دووبارە سڵاوتان لێ بەردەوامی لەگەڵتان لە درێژەدان بە پرۆگرامی بەیانی باش لە سەرەتاوە ئاماژەم بۆ کەرکەمیوانێکمان ئەبێت سەبارەت بە گروپی شانۆیی هەوار بەڵام جیاوازتر لە کارەکانی تریان هەوڵیان داوە ئەم جارە کارێکی جیاواز بکەنەوە بۆ یەکەمین جار گروپ شانۆی هەوار کارێکی درامای ئەنجامدا درامایەکی سی ئەڵقەی کە بیرۆکەکە بەو شێوازە بووە و لەگەڵ دەرهێنەری دراماکە و لەگەڵ سەرۆکی گروپی شانۆی هەوار گفتوگۆی زیاترەکەم نەژاد چۆنی بەیانیت باش تەندروستیت وەڵا باشی یخوا باش بیت چۆن بوو باسی ئەوەتان کرێ خۆت بیرتان لەوە کردەوە کە گروپی شانۆیی هەوار کارێکی جیاوازتر بکات دەبێ هەمیشە گروپی شانۆی هەوارمان بە شانۆ بە مۆنۆدراما بە بردنەوەی خەڵاتی نێودەوڵەتی بانکێش کردو کە دواتر باسی دەکەین کۆتا خەڵاتتان چی بووە بەڵام ئەم جارە جیاوازتر لەوە کارێکی درامیە ئەم بابەتە چۆن بوو بیرتان نەچێ من و هەوارانی هەردووکمان هەوار فارس ئێمە دەرچووی زانکۆی سلێمانی لە بەشی سینەما یان 4 ساڵ تەجروبەوەمانەیە تەجروبەی باشمانە وەکو فیلم کورتە فیلم فیلمی دۆکیومنتاری وەکو بەڵگە فیلم من 4 ئیشم کردویانی وەکو بەڵام وەکو دراما ئەمە یەکەم درامە بەڵێ وەکو دراما ئەمە تەجروبەی یەکەممانە یعنی وەکو بیرەوەری ئێمە لە دوای 2011ەوە کاتێ مامۆستا ناسر حەسەن لەگەڵ کۆچ کردو هونەرمەندی دیاری بڵین کوردستان مامۆستا جیاد دڵپاک لە دوای 2011 کە کەرکووک فۆر و لاپەڕەکانی کەرکووک کرا هیچ درامایەک کەرکووک خاوەنی نەبووە تا ئێستا لەگەڵەوەی کەرکووک مەڵبەند و سەرچاوەی فیلم و دراما بووانی شارەکانی وەکو هەولێر و سلێمانی هەموو شارەکانی تر لێرە هاتن وێنەی دراماکانیان نەکرد یاخود بۆ کوردستانیش مامان شێوە دەرهێنەرانی کە ڕۆڵی گەوریان هەبووە لە کوردستان و شارەکانی سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیری و هەولێر کە حکوومەتێکی تایە وەزارەتی ڕۆشنبیری تایە هەر کەرکووچیەکان درامایان کردو و سینەمایان کردو مامۆستا جەلیل زەنگەنە مامۆستا جیاد دڵپاک مامۆستا سەلمان فایق مەهدی ئومێد بەڕەحمەت ئەمان هەر کەرکووچیەکان بوونە بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە گروپ شانۆی هەوار لەگەڵەوەی کاری شانۆیەکە بەڵام بیلۆ بکەینەوە ئەو ڕێچکەی کە تاکو 2011ش کاری گەورە کراوە لە ڕەوتی دراما و فیلم تەجروبەیەک بکەین تقریباً ساڵ و نیوەکە بێ من بخۆم عەقدێکم هەیە تەمان عەقدەکە یەکەم جار بەناو گروپی شانۆی هەوارەوە کرا زۆر باشە باش بەردەوام بە ناوی گروپ شانۆی هەوارەوە کرا بەڵام وەکو منتج وەکو بەرهەمهێنان من خۆم بەرهەمهێنم سیناریۆ دەرهێنانشی خۆمە درامای تاق و جووت طبعا بیرۆکەکانی یاخود نووسینی 15 حەڵقەی بە هاوکاری مامۆستا سەلام زەنگەنە بەشێکی نووسیوە لە ڕۆژهەڵات لە شاری بۆکان ئەفشین ناسری بەشێکی بیرۆکەکانی نووسیوە ئەمە وەکو 15 حەڵقەی دووەم شاڵاو عەلی و مامۆستا گۆران سەرگەڵۆیی 15 حەڵقەی تریان نووسیوە ئەمە 30 حەڵقە بۆیە بە زۆرترین خەڵک نووسیمانە لەبەرەوەی سیلسیلە نییە ئەم درامایە واتە هەر حەڵقەی باس لە چیرۆکیە کە ینی چیرۆکیی تایبەتە ئەتوانین ینی ئامانتوانی بەدە نووسەر بەدە کەس بینووسین بۆیە هیچ کێشەی لەوەیان نییە چەند کەس نووسێتی باشە دراماکە لە ئەوەیە بابەتێکا بوونە کۆمەڵایەتیە کۆمیدیە تراژیدیە درامای تاقوجووت کۆمیدیە کۆمیدی کۆمەڵایەتیە چیرۆکەکانی لە بڵین واقعەوە وەرگیراوە زۆربەیان ینی بۆ ئێستایە کێشەکانی ئێستایە کێشەکانی ڕۆژە هەرچەندیان هەن زۆربیان لە ڕۆژەڵاتەوەیە بەڵام ئەو چیرۆکانن کە نەبینراون یاخود نەکراونەتە دراما یاخود فیلم چیرۆکی زۆر سەیر و سەرنجڕاکێشی تایە ئینشەڵا ئێمە ینی بتوانین وەکو بەرهەمهێنان و پرۆداکشن دەست پێ بکەین ئێمە تا ئێستا لە
بەشێکان ئێستا چیتان کردووە تا ئێستا لە دراماکە؟ ئێمە هەڵبژاردننی ئەکتەر وەکو کاستنگ ئێستا حالێن لە کاستنگین چکە هەفتەی پێشوو ئێمە ڕکلاماندا کرد کە درامایشی وا ئاکرێ لە کەرکووک زۆربەی هونەرمەندانیان پەیوەندیان پێمانەوە کردووە بەڵام ئەوانەی وەجهی تازاوانەی کە نەبینراون یاخودەوانەی کە لە دراماکان نەبینراون سەیەکەی لە بوارەکانی تر هەبوونە پێمان باش ئەوانە تاقی بکرێتەوە وەکو دراما دواتیش درامایشی ڕاستە لە کەرکووکە بەڵام تقریبن بڵێن لە شاری هەولێر لە شاری سلێمانی ئەکتەرمان هەڵبژاردووە لە کەرکووک لە ڕۆژهەڵات لە سەقز ینی چەند ئەکتەرێک ڕۆڵی سەرەکیە بینن. لوکیشنی دراماکە لەکوێ بەتەمان کاری وێنەگرتنی بۆ ئەنجام بدەن هەمواوی ئەڵلقەکان لە کەرکووکە ئەبێت لوکیشنێکی دیاریکراوتان هەڵبژاردووە تاکو بە دراماکەی لە ڤیدۆ بکرن؟ لەبەرەوەی لە سەرتای قسەکان وتم ئەم شارە منبع و سەرچاوی دراما بووە پێمان باش بوو لە دوای ئەو گۆڕانکاری وەکو پاک و خاوێنی و دروستکردنی شاری کەرکووک لە دوایەوەی کاکرەبەڕ تاها ینی وەکو پارێزگا سەرەکەی کەرکووک زۆر فەرقی کردووە لە چاو پێشووتر ینی پێشتر ئەگەر بتویستە فیلمێک یاخود درامایە کتێکی زۆربەی شوێنەکان لە ڕووی پاک و تەمیسیەوانی باش نەبوون ئێستا وەکو کەرکووکیان ئەمە بیرەکەینەوە پێمان باشە هە لە ناو کەرکووک بێ بڕیاریشمانداوە کەرکووک و دەوروبەری لوکیشنەکان دیاریکراوە دواتریش مەسەلەی دروستکردنی هەندێک دیکۆر ئەوە زەرورە یاخود هەندێکی لە ناو ستودیۆیە بەڵام زۆربەی ینی لە ١٨ لە ناو شاری کەرکووک و دەوروبەرێتی زۆر باشە ئەو ئەکتەرانەی کاوەکو ئەکتەری سەرەکی تێدا بەشدارن ئەوانی شار ئەوەچی تازن واتە بۆ یەکەمین جارە بەشداری لە دراما ئەکەن یان خۆ ئەکتەری پێشووترن و کاری تریان هەبووە سێکە ئەم جارە ئێمە لەبەرەوەی دراماکە درامایشی کۆمیدیە ئەوەی لە کوردستانیش هەیە سەکی چەند کەسێکانی چەند دەموچاوێکی دیاریکراوە خەڵکی زۆر بەتوانان ینی خەڵکی زۆر هەمووشیان هاوڕێ منن ینی توانایە گەورەیان هەیە ئێمە کاتێک ئەڵێن کۆمیدیا هەر ئەو کەسانە بینی یانە ئەو کەسانە دێتە خەیاڵمان ئەم ساڵ یاخود ئێمە وەکو بیرۆکە بۆم کارە سوودمان لە ئەوانە بینیوە کە زۆر دەرنەکەوتن زائیدن 2 کەس بۆ 3 کەسیان بۆ 4 کەس کە ترێندن لە ڕۆژهەڵات لە بابەتی سوۆسیال میدیایە بۆ منێشێک لەوانە هاوڕێ ڕەزایی لە شاری سەقز نازیلە ئەمە 2 کەسایەتی لە بۆنمونە لە تیکتۆکەوە ترێندن ئۆکێ یعنی ئەکتەرەکان ئەوانەی کە لە کاستینگەکەیان و ئەکتەرن هەڵبژێردراون جگەلەوەی لە باشوورەوە خەڵکی ڕۆژهەڵاتیشی تێدایە 4 کەس بۆ 5 کەس لە ڕۆژهەڵاتەوە بەشدارە خۆشیان ینی توانایە گەوریانێ لە دراما تەجروبەی زۆریان هەیە پێکەوە بە تایبەت چکە ئەم چیرۆکە هەجاری باز بابەتێکە لە ناو ماڵێکە زۆربەیشی بڵین کێشەی ڕۆژانەی ژن و پیاوێکە بۆیە هاوڕە ڕەزایی و نازی لە دوانەیەکی زۆر دیارن لە ڕۆژهەڵات و یان ڕۆژانە لە تیکتۆک و لە سۆشیال میدیایان بینین بۆیە ئەمە بۆ بە بازارکردنی دراماکە جگە لە بە بازارکردنی 2 کەساتی زۆر بەهێزی ناو سۆشیال میدیان و نواندنیشانانی من لە نزیکەوە ساڵانێکە ئاگام لێیانە تەنان دێنە کەرکووک بۆ فستیڤال هیچ ساڵێک ناتون 4 خەڵات نەبن وەکو نواندن ئەمە ئەبێتە تەجروبەیەکی هاوبەشی باشی کەرکووک و ڕۆژهەڵات و هەولێر و سلێمانی باشە باس لە فستیڤاڵی شانۆی شەقام کرد وەکو فستیڤاڵی شانۆی شەقام ماسوودت لەم فستیڤالەکە بینیوە بۆ هەڵبژاردننی ئەکتەرەکان ئەو ئەکتەرانەی کە دێن لە فستیڤالەکەیش ئەکتینگەکەن مایشی شانۆی ئەەکەن بۆ ئەم درامایە سوودت لەوە بینی کە بەپێی ئەم ئەکتینانەی کە بینی و تە هەڵیان بژێری بە تاکید ئەو دوانە لەگە چەند کەسێکی تر ینی لە ناو فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام ئێمە نواندنەکانیانمان بینی نواندنەکانشان هەمیشە کۆمیدیە بۆیە دەست نیشانکردنی ئێمە ئەو دوو کەسایەتیە و چەند کەسایەتێکی تر ئێساوا لە قسەکردنین ئەوانش بە هەمان شەو لە ڕۆژهەڵاتن بۆ ڕۆژهەڵان زۆر جاڵێ
زۆر جار ڕەخناگیرە ینی بینەری ئێماڵێن سەیکە ئێران یاخود ڕۆژهەڵات چەند کوالیتیان بەرزە لە نواندنە. ئێستا ئێمە کردمان تا هەوبەش لە درامایەکە بۆەوەی ئەزمونە باشەکەی وڵاتی ئێران یاخود ڕۆژهەڵات لەگەڵ شاری کەرکووک و سلێمانی هەولێر یەکی خین بۆی درامایەکی زۆر جوانی لێ دەرچێ و تەوانەمە هەوڵانەمووی بۆ مانگی ڕەمەزانە ئەم سی حەڵقەیە. ئێمە لە ئێستاوە دەستەکەینە تەسویرە بێ لە ماوەی 90 ڕۆژە تەسویر و مەسەلەی وێنەگردن تەواو بێ، دواتریش ڕاستەخۆ بۆ مۆنتاج. باش کۆمپانیای لەگەڵی بۆ هیچ کۆمپانیای کارڕێکەوتتان کردووە بەستی کاری وێنەگرتن یاخودوە بەستی سپۆنسەرکردنی دراماکە لەگەڵ هیچ دەستگایەکی ڕاگەاندنەرەی شوێنێکە ئێوە عەقدتان کردووە یاخود گرێبەستان کردووە؟ وەکو کۆمپانیەکانی باش بوو کەوتە ینی ئەو پرسیارە ڤیر پرۆداکشن کە کۆمەڵە گەنجی شاری کەرکووک و کوردستان ئێستا لە کەرکووک کارەکەن، یەکێکە لەو کۆمپانیانی کە بەڕاستی جێی دڵخۆشیە ئەو تاقەوزەیی کە تەمان بە سەرپەرشتی کاکە هۆزان شێرزاد جێی دڵخۆشیە کاتێک تۆ ساڵانی پێشوو نەتوانی بۆ نمونە دەستبەری بۆ کورتە فیلمێک بەڵگە فیلمێک. ئێستا ئەم کۆمپانیایە هاوڕێیانە نا بەڵام ئەکادیمیانە کە هۆزان شێرزاد و هاوڕێکانی کە تەجروبەی چەند فیلمێکیانەیە، بەڵام ئێستا ئەرکەکە قورسترە، بەڵام لەگەڵ ڤیرە لەگەڵ ئەم کۆمپانیا پرۆدەکشنە ئێمە ئەوان کارەکەمان بۆکەن وەکو تەسویر و لایتینگ و دەنگ و هەموو بابەتەکان بە مۆنتاژەوە. بەڵام وەکو کاست من خۆم هەڵم بژاردەوە، بەڵام ئەم کۆمپانیایە کاری پرۆدەکشنەکە وەکو عەقد و بابەتی کەناڵ ئێمە لەگەڵ کەناڵی عێراقیی کوردی ئەمە بەرهەمی ئەوانە هیچ چۆن بڵێ هیچ سپۆنسەرێک نابێ بکرێت، چکە خۆتەزانی مەسەلەی عەقد لەگەڵ کەناڵێکە کە کەناڵێکی حکوومەتی عێراقە بەڵام بەشی کوردی نابێت هیچ سپۆنسەرێکی بێ. من لێرەمێ ینی سوپاسی کۆمەڵی عزیز کەم کە هاوکار من بۆ ئەم درامایە پێ بگاو یاخود دروست بێ و عەقدەکە وەرگرین، چکە خۆتان زانین مەسەلەی عێراقی و حکوومەتی عێراق هەمووی بە عەقدە و دەیان کەس تەقدیمی ئەم کاری کرد و خۆشبەختانە ئێمە وەرمان وەک دکتۆر دڵشاد مستەفا زۆر هاوکارمان بوو، هەم لە ڕووی سیناریۆکەوە کە هاوکاری جددی بوو، کاک شوان هەرکی، کاکاسۆ، مامۆستا عەزیز کە لە بۆن سەرۆکاتی کۆمارە، ئەمانە هاوکار بوون بۆی کەرکووک بەرهەمێکی درامایە بێت. باشە هیچ کارێک بەبێ دارایی نابێتوانین بۆ نەپێویستی دارایی ئێوە کێ هاوکارتانە لەم کارەیە بۆ مەبەستی ئەکتەرەکان بۆ مەبەستی پرۆداکشن بۆ کاستینگ بۆ بابەتانە؟ لەگەڵەوەی یەکەم تەجروبەمانە، بەڵام خراپترین بودجەمان بەرکەوتووە لەبەر ئەوەی لە کاتی گۆڕینی بڵێن حکوومەتا بوو لە سوودانیەوە بۆ عەلی زەیدی بودجە هەر عێراقیە تەرخانی کرۆ کەناڵی عێراقیە بەشی کوردی، بەڵام هاوڕێکمان مامۆستا تەها کە سینەماکارە وتی بەڕاستی ئەمە ئەم پارەیە بەشی 5 حەڵقەی تەواوەتی دراماکە، بەڵام ئێمە لەبەر ئەوەی گروپێکی کەرکووکیانە وەکو پرۆدەکشنەکە زۆر هاوکارم بوون وەکو تەجروبە هەموو ئەوانەی کە لە ناو بڵین دراماکەن بە ئەکتەر و بە سیناریست و تەنانەت کاک شاڵا و کاگۆران و هەموو هاوڕێیانە بودجەکە زۆر کەمە، بەڵام وەکو تەحەدایەک یاخود هەوڵێک بۆ دروستکردنی ئەزمونێک کە ئیستمراری و بەردەوامی هەبێ بەدوایە. بودجەکە هی ئەوە نییە، بەڵام ئەبێ ئێمە شەڕیەوە بکەین دراماکە پێ بکە یاخود دروست بێ بەرهەم بێت. لەبەری خۆتەزانین مەسەلەی دراما ئێمە ئەوەی پێشووتر ینی کارمان کردووە ملیارێک تەرخان کراوە، 1 ملیار دینار، تەنانەت لە ساڵانی پێشوو 2 ملیار بۆ درامایەک تەرخان کراوە. تۆ بیت بە بودجەیەکی هێندە کەم بڕابکە گەباسی کەمەڵەن ینی بای 2 بەرهەمهێنانی 2 نمایشی شانۆ نییە، بەڵام ئێمە چۆن بڵێ سوورین لەسەرەوەی ئینتاجێک هەبێ، بەڵام ئینتاجێک ئەوە نا بەس بەڕێی خین، ئینتاجێک ئەوەی کە ئێمە 4 ساڵ
بۆنمونە لە سینەما خوێندومانە پرۆدەکشنەکە خۆیان دەرچوانی زانکۆی بڵین هەولێرن لە بەشی سینەما ئەمانەوەی بابەتێکی ئەکادیمی بیرم نەچێ کاکدارە عەزەدین یەکێکە لەوانی کە لە بابەتی سیناریۆوانە هاوکارمان زۆرن یان داوای لێبوردن دەکەم بەڵام کۆمەڵێک دیسانەوەکو بابەتە شانۆیەکە ینی بەڕاستی پێت بڵێم ئەمە خۆبەخشانەیە ئەگەر تۆ پارێکی زۆر کەم وەکو ڕەمزی بیدەیتە سەیکی ستافەکە تەنانەت پرۆدەکشنەکەیش بڕوا بکە پارەیەوە نیانی وەریەکردن بەڵام وەکوتم ئەمانەیە تەجروبەیەکمانە بێ لە دوای ئەمەوە بتوانین بە بودجەی زۆر باش بەڵام بەرهەمهێنانی زۆر گەورەتر زۆر باشە ئەگەر بە کورتیش کاتمان کەم ماوە باس لە گروپی شانۆی هەواریش بکەین لە ڕووی شانۆیەوە لە ڕووی بەدەستێنانی خەڵاتەکانەوە کۆتا سەردانتان کۆتا فستیڤال بۆ ئەممان بوو چەند خەڵاتێکتان بەدەستێنە ئەگەر بە زۆر بە کورتی باسێکی ئەم بابەتەشم بۆ بکەی وە کاری داهاتووی گروپی شانۆی هەوارجگە لە دراماکە چیتر هەیە گروپی شانۆی هەوار لە مانگی شەشە لە فستیڤاڵی شەوانی ئۆفیری نێودەوڵەتی لە شانشینی عومان لەسەر ئاسی دە وڵات کە زۆربیان خەلیج و بڵین جنوبی ئەفریقاوانە بوو لەسەر ئاسی 6 خەڵات 4 خەڵاتێنانی هەموو خەڵاتەکانی پێچایەوە ئەمە جێ خۆشحاڵیە کە سەلمە بوو سەلمە بچێتە بەڕاستی منم قسەیم قەت بیر ناچێ یەکێ لە شانۆکارە دیارەکانی وڵاتی ئیمارات ئەڵە کە تۆ دەیتە فستیڤالێکە و یانی ئەم گروپی ئێوە بەڕاستی ئێمە وەکو ئیمارات ئەترسیم خەڵاتمان بەرنەکەیان نەمێنێت ئەمە جێ خۆشحاڵیە بەرهەمی تازەمان لەو دوو دەرگا داخراوەکانەوەیە کە نووسینی مەلاک ئەحمەدە کاری سینۆگرافیای و دەرێنانی خۆمە نواندنی هاوسەر ئیدریس دارە عەزەدین مامۆستا سەلام بەرهەم یاسین و کاکێ من لە وەکو هونەریەکان ئەوە ئەم نمایشە بەس لە کەرکووک نمایشمان کرد جەولەیەکەکەین بە هەموو کوردستان و عێراقا هێشتا نەمان کردووە بەڵام مانگی هەشت ئەچینە ئوردن لە فستیڤاڵی توقوس بەشدارە بە زمانی عەرەبی سەلمە هێشتا بڵاوم نەکردوێتەوە ئەچێتە رووسیا ئەچێتە فەڕەنسا ئەچێتە نەمسا هەر لەم ساڵدا ئیتر سلسیلەیەکە زۆر باشە لەشتان ساغ بە سپاس کە لەگەڵ مامی بە ئومێدی کاری باشتر ئینشاڵڵا درامایەکی زۆر باش و خێزانی دەبێت بیرم چوو بە ئەوەشم بیر نەچێ ئێمە ئامادەکاری بۆ فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامەکەین تەوان ئەلێرەوەم بۆ یەکەوتە بیرم چونکە کەرکووک بەڕاستی پێویستی بە ئەو جوایی فستیڤاڵە ئێستا لە ئامادەکارین من لێرە داواکاریمە لە کاکاسۆ چۆن ساڵانی پێشوو هاوکاری گەورەی فستیڤاڵ و تەمان ئەم ساڵیش هاوکارە بەڵام ئەم ساڵ لێرەوە پێڵم هیوادارم وەکو ساڵانی پێشوو دەرگاکەت هەمیشە کراوە بێ چونکە فستیڤاڵە شانۆی نێودەوڵەتی شانۆی شەقام خولی دێمە کەرکووک و بینەران پێویستیانە بۆیە بەو هیوایم هەم لە کاک ئاسۆ هەم لە نووسینگی کاک قوبات و کاک شاڵا و هەموو هاوڕێیانە کاک ڕەوەند و هەموو برادرانە بێنە سەر خەت چونکە هەموو فستیڤاڵەکانی عێراق بە گشتی ڕاوەستەوە لەبەر بێبودجەی بەڵام هیوادارم ئەوان نێڵن کاک خالیشوانی کاک ڕێبوار نێڵن فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام بۆستێ هەرچەنە ئێمە لە ئامادەکارین دڵنیامەوان هاوکارە بن بەڵام ئەمە وەکو پەیامێکە بۆی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام بەردەوام بێ و بێنە سەر خەت بۆ ئەم ساڵیش هەر بەنیازن لە مانگی 11 فستیڤالەکە ئەنجام بەڵێ سەرەتای مانگی 11 جوانترین شەقامی کەرکووکمان دەستنیشان کردووە جیاوازترەوە کەشفی بکەین یان جارە وەڵا حەزەکەی با بمێنێ زۆر باشە لەشتان ساغ بێ بە ئومێدی کاری زۆر باشتر و ئینشاڵڵا بەرهەمەکە ئەبینین